دیارە ئەم ساڵ ژنانێکی زۆرتر لە ساڵانی تر بەشداریان کردووە لە هەموو چالاکیە جۆرا و جۆرەکانە. ئەمە هۆکاری خۆی هەیە لەبەرەوەی چەند شتێکی تازە لە بوارەکەی هاتە کایەوانێ و کتوپڕکەوت بەسەر ئەو هەڵمەتە نیشتیمانیە وەکو ئەو بارە نەخوازراوەی کە لە ڕۆژە ئاوای کوردستان ڕوویە بە هەمان شێوە چەند بارێکی نەخوازراویش لە ڕۆژهەڵات هەڕوویە لە باشوور و لە باکوور بە هەمان شێوە خۆمانەزانین لە ڕووی ئاسایشی نەتەوەییەوە کورد لە هەر چوار پارچەکە و بە تایبەتیش ڕەگەزی ژنان ئەگەر کورد وەکو نەتەوە جارێک توندوتیژی بەرامبەر کرابێ ڕەگەزی مێینە لە ناو ئەم پارچانەیە لە بوارە جیاوازەکانە لە بواری کۆمەڵایەتی لە بواری سەربازی لە بواری ئابووری لە بواری سیاسەت و یاسایە چەند جارێک زیاتر توندوتیژیان بەرامبەر کراوە. ئەمە بوو وای کردووە کە چین و توێژەکانی کە ئەم ساڵ بەشداری بکەن تێکەڵەیەک بێت لە هەر چوار پارچەکەی کوردستان و داواکاری سەرەکیشیان ئەوە بێ کە با ئیتر بەس بێت توندوتیژی وەکو نەتەوەیەکی کامل بەرامبەر بە نەتەوەکەمان بکرێت لە لایەن وڵاتانی دراوسێەوە و لە لایەن وڵاتانی ترە. یەکدەنگیەک دروست بوو، یەک هەڵوێستیەکیش دروست بوو، بە یەک هەڵوێستی یەکدەنگەکە خراە بەرگوێ و دیدی ئەوانەی کە زوڵممان لێەکەن وەکو نەتەوە ئەمان چەوسێنەوە وڵاتمان داگیرەکەن و ئێمە لەبەر ئەوەی ئەمانەوێ وڵاتەکانمان ئازاد بێ ئەمانەوێ کوردستانی گەورە ئازاد بێ ژنانیش هاتوونەتە ناو ئەو شۆڕشەوە شۆڕشێکی سەختەکەن بوون بە نمونەیەکی زیندوو بۆ هەموو ژنانی جیهان لەوانەیە نەگەر لە کوردستان لە زۆرێک لە وڵاتانی جیهانیشە کاتێک کە کوردەکان ئەڕۆن لەوێ بۆ 16 ڕۆژەکە خۆپیشاندانێک یا ڕێپێوانێکی ئاشتیانە ئەکەن ژنانی بیانیش بەشداریان لەگەڵا کردوین. ئەمە ئاراستەیەکی بوو. ئاراستەیەکی تری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەم ساڵ لە هەرێمی کوردستانە چینی مەبەستیان بۆ بەسەرکردنەوە گۆڕانکاریتیا هات. یعنی لە چینە تەقلیدیەکەی ساڵانی تر چووە دەرەوانێ زۆر شوێنمان بەسەر کردەوە لە ناو چالاکیەکانمانە کە لەوانەیە ساڵانی تر بە ڕێژەیەکی زۆر کەمتر یان بە دەگمەن چوبین بەلایەم ئاستانەیە بۆ ئیشکردن. بەڕێی من ژن ئەگەر لە ماڵی شەوەنیەتە دەرەوە لە چوارچێوەی ماڵەکەی خۆیان دابنیشێ مناڵەکانی پەروەردەکە بڕیاردەرە چونکە بڕیاردەرە لەو سیستمە پەروەردەیەی کە مناڵەکانی پێپەروەرداکە و ئەیان خاتەوە ناو کۆمەڵ خزمەتی کۆمەلگای پێەکەن. ئەمە بڕیارە بەجددی ئەگەر ژنێک زۆر بەهێز نەبێ ناتوانێت چەند مناڵێک پەروەردە بکە پەروەردەیەکی تەندروست کۆمەلگا سوودی لێ ببینێ. بەڵام ئەگەر ژن چوە ناوەندەکانی دروستکردنی بڕیارەوە ئەکید ڕوویەکی زۆر زۆر ئیجابی ئەبێ بۆ ڕەوتی ژنان لە هەرێمی کوردستانە. بەڵام ئەوەی جێگەی سەرنج و ڕامانی منە کاتێ ژنێک لە ناوەندەکانی دروستکردنی بڕیارە هەڵەیەک ئەکا یان سەرنجێکی خۆی بە شێوازێکی ناتەندروست دەرئەبڕێ لەسەر بابەتێک لە بابەتەکان یەکەمین شت بۆیان هەیە ڕەخنەی لێ بگرن. ڕەخنەگرتن جیاوازە لە تانە و تەشیر پێکردن. بۆ نمونە ئەگەر ئاڵا لە یەکێک لە وەزارەتەکانە بێ وەزیر بم بەڕێوەبەری گشتی بم من هەڵەیەکەکەم پێویست ناکە هەڵەکەم بە تانە و تەشیر بۆ ڕاست بکەنەوە پێویست دەکات ڕەخنەم لێ بگیرێ و ڕەخنەکەش بە خۆم بوترێ باشتر لەوەی بڕۆن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە تانە و تەشیرم پێ بکەن و مەسەلەکەم لێ زلکەن و لێم بکەن بە هاندانێک خەڵکم لێ هاندان. کێشەکە ئەوەیە ڕەخنە نیە لە ژن ئەدرێ لە پێگەی دروستکردنی بڕیارە لەبەر ئەوەی کە ژنە چونکە لەوانەیە ئەگەر پیاوێک لە پێگەی بڕیارە بێ هەڵەیەکیش بکە بەم شێوەیە هجومی نەکرێتە سەر.